ڕێز و سڵاوی تایبەت بۆ ئێوە لە هەر شوێنێکنەوە هەرچکە ساتێک ئەو چەند دەقەی ئێمەتان گوێ لێیە هاوڕێیان ئەندێک کورتە هەواڵم زانیت لام گرنگ بوو ئێوە شیاگادار بکەمەوە و هەست بۆ بکەین کە مەرج نییە ئەوەی لە پلەی باڵای دەسەڵات بووەتە ژیانشی هایلایف دەژیت ببینێ ئێستا کە بنەماڵەی بارزانی لە تابقی سەرێ بناو هەموو خانەوادەکان لە چ دۆزەخێکی ئەمنیدا دەژین هاوڕێن بەدەر لەوەی کە هەموو ئەوانەی دەزانن مەسعود و مەسرور بارزانی بەدەیان و سیارە پاسەوانی دەکرێتە ئەم بەرلەوەی دەرج بچن دەبی هەموو سەرڕێگاکان بگیرێ ئەوی هەڵە نەبم لە هەر 100 مەترێک یەک دوو کەستا دەندرێتن و هاوکات مەسعود بارزانی بۆ زانیاریتان گول لە نەبڕی پێ هاوکات ئەڵێ نوشتە چی پێ نشتێ شیرە چیرفانە بڕوا بکەن دەنی هەم گول نەبەر هەم ئەوە لەسەروی هەموو ئەوانەش سیارەکەی ئەم وەختی خۆی لە کوردستان پۆست بڵاو کراوە ئەو سیارەی مەسعود سەی بارزانیەتی سەم دڵنیام مەسروورشێتی ئەمان ئەو سیارەیە کە نەتەنیاهۆ هەیبووە لە یەک شەریکەی ئەڵمانی لە بۆیان دروست کرایە وێنەکان شێ سیارە بە 200,000 لە یابانە دەکڕن ئیرۆ دوای ئەوە 500,000 لێ دەدەن کە بە RPG ئەوانەش تەسیری لێ ناکە لە جامخانەوە زۆر ینی لە کوردستان پۆست هەیە ئەگەر لێ بدەن سێرچ بکەن لەسەروی هەر هەموو ئەوانە ئێستا تەکنۆلۆژیا چەند پێشکەوتووە بەڵام خەریکە ماڵی بارزانیە تەکنۆلۆژیای دادەبڕن هەمووشە بە مەسەلەی ئەمنیانە ینی کاک مەکی ئامێدی ماوەیەک لەمەوبەر باسی کرد کە 3,000 مۆبایلی نۆکیای 33D ئەوە بزانم لەگەڵ یان لە هەولێر کوردستان بەداخەوە یانی ئەو ناوانە ناوەکی باش نییە هەرێکەوە بە ناوی کەسێک کرای عەلی باپیری پێدەگوترێ تەوزەی کرا بەسەر پاسەوانە تایبەتەکانی بۆ ئەوەی وێنە و ڤیدیۆ نەرجێت و وێنەی ناو ماڵی مەسعود بارزانی دزەی کردرا بەو هاوڕێیانەی تەفدە پرێس هەر شێتی کردن و ئێستا دوایین شتیان دەنجی وەیسی بارزانیان بڵاو کردەوە کە ئەگە دەنگەکە شتەشی نۆرمالیش بەڵام ئەوە ئابڕوچوونەشی زۆر گەورەیە کە سەرۆشی دەستگای پاراستنی پارتی پەیوەندی تەلەفۆنی لێ دەگیرێ و بڵاویش دەکات و دەکەویتە بەردەست چێشک چالاکوانەشی مەدەنی هاوڕێیان دوو کەس تا ئێستا لە پاسەوانەکانی مەسعودی سودادی برای جیرایە یەک بە ناوی کێڤی پاسەوانی تایبەتی سوداد بارزانیە یەکیش بە ناوی سیپە سەرگەورەیە بەداخۆ من حەزم لەو مستەلاحاتانە نییە بەس ئیتر ئەوە بەوەی بەناوبانگە سیپازم سیپانە شتەشی وایە کێڤی پاسەوانی تایبەتی سوداد بارزانیە سیپا سەرگەورە ئەوە بەناوبانگە پاسەوانی تایبەتی مەسعود بارزانیە 3 هەفتە زیاترە جیران لەسەر ئەوەی مۆبایلی زیرەک واتە ئایفۆن و سامسۆنگ و هاوای و ئەوانە لە ناو سیارە و لە دەستیان بووە لیان یاساخ کردینە نابی لە دەستیان هەبی هەمووش چییە زانیاریان دەگاتە دەست دەرەوە بە تایبەتی بۆ چالاکوان مەکی ئامێدی و برادرانی تەفدە پرێس یعنی ئەتووەرە دەستگاوەیەک و بەستدی یعنی ئینسان ژیپیان دەستێزاری وایە ئیمپراتۆریەتێکی گەورەی مادی تێ و حکوومەت لەبەردەستە و ئاسایش و ئەو هەموو پەیوەندی دەوڵەتەیە کەچی هەر مەعلوماتت دەزە بکارە بگاتە دەست خەڵکێکی شەخص ئەزانن بۆ هاوڕێیان نەبەر ئەو خەڵکە هەرە چا دەوروبەرەکەی خۆی مەسعود بارزانی و مانی مەسعود بارزانی لیان بێزارن هە لەبەر هەندێ خوشی کچە خوشی کچە برای کوڕە خوشی دەستچی کرد ماوەیەک خۆ هەموو تا دەزانن ئەوە ئیفلاسە وەڵڵا ئەوە ئیفلاسە بە جددی ماوە ئیفلاسە ئەو چ ژیانەگە ئێستا جگە لەوەی کە دوو کەس گیرایە و کەس لە بۆی نییە ئەوە بەکاربیینی هاوکات دەمێ ئەوەشتان پێ بڵێم ئافرەتەکانیان لەو ماوەی جۆرەگانی ئینفتاعەکە بوو کە دەبۆیان هەبوو تەماشای سۆسیال میدیا بکەن هەر هەمیان مۆبایلەکانیان لێوەرگیرایتەوە بێ مۆبایل نابێ ئەگار نەبێ چکو ترسیان هەیە ئەوانە
کە چاودێری سوسیال میدیا دەکەن دەگۆڕێن کاکە هەموو کەس دەگۆڕێن و زائیدن دزەی زانیاری دەکرا بەشێک لەو دزانە گومانیان لە ئافرەتەکانی خۆیانەیە تۆ وەرە ئیمپراتۆریەتێکی گەورە تۆ نەتوانی ئەمنیەتی ناو ماڵی خۆت بپارێزی بەجددیمە زانیاریت لە ناو ماڵەکەی خۆت لە چادەوروبەری خۆت ئەوە بۆ وایە دەڵالە لەوەیە خەڵک لێت بێزارە چادەوروبەری خۆت لێت بێزارە یعنی بەختخۆی ئافرەتەکانی هاتە ناو سوسیال میدیا ئەڵێن هەموو مۆبایلەکانیان لێ وەرشیراتەوە دیداری یەکتر بکەن ئیشەشیان هەبوو لەگە یەکتر هەموو سیارە و خوڵام و نازانم پاسەوان و ئەوەی خۆیان هەیە و دایانگەێنن و یەکتر ببینن پێویست بەوە ناکە من ئەکەوە دەڵێم هاوڕێم پاسەوانەکانیان لە ماڵ ئاساییە بەس لە وەختی دەوام لە بۆیان نییە 3000 مۆبایلیان تەوزە کردیە مە بەس لێرە لەو خاڵەدا ئەوەیە ئەوە چ ڕەوشێکە تۆ با سەرۆکی کولفی کولبی لە وڵاتی با ملیارەها دۆلاری کە لەو قلەقەی بژی کە چادەوروبەری خۆت لێت بێزار بێت هاوڕێیان خاڵش کەش دەمەوێ بڵێم ئێستا زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە لە دەوائیرەکان جێگرەی بارزانی پشتپەردە هەیە میدیر ئامە بەڵام دەسەڵاتی بەقەت کەسە سادەی بارزانیەکە نییە کە لەوێن دەرا یا مەزان عەقیدەچی ئاسایش بەڵام لازم ئەوەلێک هەیە بارزانیە ئەوە بڕیار دەرە لەسەر ئەو خاڵەکە یعنی ئەو خاڵەشیان زیاد کردیە ئەوزە پارەشان زۆر دەینە ئەوروپات پارەکانیشان تەحویلی سەرناوی کۆمەڵە کەسایەتیکە کردیە هەیەانە بەرمونە دەدەنە دەست قادر دەداتە دەست 20 عەلی و ڕەحمان و عەزیز و نازم ئەو ناوانەشان هەیە ناوی کوردیشان کەمە بەهەرحاڵ هەیەانە بنایەت دەکە بۆ زانیاریست دا ئەو ئەوروپایە هەیەانە مەڕووماڵات و مانگا و گا و ئەوانە بڕوا بکە ئەڵێن بەلێشا و مەڕووماڵات و ئەوەی لە ڕۆمانیا و ئەرمینیا ئەوانە دەکڕن هەموو پارەیوانە بدرێتە خەڵک مەتاعەم دەکڕن ئەوە دەکڕن قازانجیان لێ دەبێتن حەقیان نییە دوای ئەوە چۆنە یعنی ئەو دووسێ خاڵە هەبوو حەزم کرد پێتان بڵێم کە ئەو زانیاریانە بەدەستەمینگەیە پارەکانیان وا تەوزە کردیەوە لە زۆربەی وڵاتەکانیش بۆی بزانن پێشتر کوڕێک لە ئەڵمانیا بووە زەم ناوی نزار بوو سەرپەرشتی دەکرد ئێستا کوڕە چێولێریە کوڕێکی ئەولێریە زەم ماڵی بابی هەر لە هەولێرە ئەویش ماڵە بابی ئەولێرە مەسا ئەوە یەکێک لە کەسەکانتی ئیتر ئەو ئیشی وێ تەوزیع بکاتن هەر یەکە قازانجیشیان دەبێت تجارەتەکی گەلەگەلێک زۆر دەکەم بۆ زانیاری لەو ئەڵمانیا دەیان و سەدان شت ئی ئەڵمانیا مەسەڵەن من ئاگادارم شوێن هەبووە لەو ماوەی 1-2 ساڵدا 10 ملیۆن دۆلاریان یە قازانج کردیە ئیتر تجارەت دەکەن یە خاڵی کۆتایش دەمێ بڵێم لە ئەوروپا زۆر خەریکن بۆ ئەوی جم و جۆڵ و چالاکوان و ئەوکان کەم بکەنەوە و پێداهاتینەوە تایبەتی لە بەریتانیا منتیقەی گەرم دەترسن ئەوانە کەیسیان هەیە یارمەتیان دەدەن پارێزەریان لەو دەگرن پارەیان دەدەنێ خەڵک دەکڕن و یەکێک لەوانەی سەرپەرشتی ئەو کارە دەکە کە خۆی هەندێک فشەفشی کردیە باش وەڵای ئەم بەڕاستی نەمزانی خەڵک لە مەسیفی فشە بکە تخوا شەرم لە خۆت ناکەی ئەنوەر مەسیفی دەڵێ ئەمن دەتوانم ئەو چالاکمانانە بە کەلەپچەکراوی بە ئەنتەرپۆل بمان باتەوە هەولێرێ باشە بەجددیمە ئەم تحەداتان دەکەم نەک ئەوانەی جوازیان هەیە یانی قامەیە ئەوانەی کە ئەو خۆپشاندانیان کرد کە بەشی زۆریان کە هێلکەبارانی مەسڵ بارزانیان کرد هیچیانە ئەگەر تحەداتان دەکەم یەک کەستان پێچەوە باشە نەک ئەوانەی ئیقامەیان هەیە یان ئێمەمانان کە جوازمان هەیە هاوڕێیان زۆر جار یعنی ئینسان زژی بە شتێک دەستێک کە ناوی ئیدارەی کوردیە وەرە ئەوەندە گەڵحۆبی بە هەموو خاڵەتەوە بی ئەتوو بە خۆت پاشکۆی حکوومەتێکی دواکەوتووی منتیقەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی حکوومەتی فیدرالیە یعنی دەسەڵاتێرە هیچ شەرعێتێکی قانونی گەورەی نییە لێرەش نوێنەراتەکانە زۆر بەناوی کۆمپانیا شتە بۆ زانیاریت یعنی سیفەتی قانونی گەورەی نییە
هیچ وڵاتێک لە ئەفریقیا و ئاسیا و لەو وڵاتانە ئەمریکای لاتینی ئەوانە ئەوروپیەکان یەک کادیری خۆشیان یەک هاوڵاتی نەک ئێمەمانان کە جنسیەمان هەیە وەکو سویدێک پەنای لۆ بردبی تەسلیمی نەکردیە ئللا ئەگەوانە بێ ئیقامە بن خۆگە بکرێ ئەو تورکیا و سین و رووسیا ئەوانە ئیمپراتۆری گەورن بەڵام چەند کەسیان تەسلیم کردەوە ئەسان ئەو دیتان ئەو کێشەی ڕوویدا لە مەعبەینی بیلاڕووسیا لە عاسمانە نەفەرەکەیان بردە خوارێت گەورەترین ئابلۆقیانە سەدانە بۆیە ئەنوەر مەسیفی گەلحۆ مەبە یعنی ئەگە بە خۆت گەلحۆی چادەوروبەرت گەلحۆ مەبە تحداد دەکەم نەک ئەمە گونی سەی مەشت پێ بچیە باشە شەرم لە خۆت بکە وەڵام دەتانم ئەو چالاکوانانە ببەمەوە کوردستان بە ئەنتەرپۆل ئەمە جەریمە بکەین هەرچ بکەین ئەلێرە دەدرێنە دادیە ئەوە دڵنیا بە یعنی ئەگە جەریمەی هەرە گەورە بکەین ئەواز لەو عەقڵێتە بێنن خۆتان پێ ئەوە کردیە بەهەرحاڵ هەویستم بە ئەنوەر مەسیفی برێم ئەنوەر بەڕاستیش بە جددیشە دوو دەسوڕێنەوە بتگرین لە شوێنێک لە ئەڵمانیا بێ لە بەریتانیا بێ هەندێک سێرڤێ لەگە بژیرێ سێرڤێ زۆر فشە دەکەی و هاتی کە گوایە حرەکەی چالاکوانی ئەوروپا لاواز دەکەی ئیش دەسە دەکەی مەسرور زۆر بە پیاوەگانینات هاوڕێیان ئەوە زۆر بێعەقڵنی یعنی بە هەموو خاڵەن لەو سەردەمە زۆر تێدەگەن بە پارە بە ئەرهاب بە کڕین بە تەشوی حرەکەی ئازادی ڕادەوەستی چاوی من حرەکەی ئازادی لە هەموو دنیا لەو ئەوروپاش ڕانەوەستا نۆرەی ئێمە مانانە کە هەموو پێشێلی ماف لە لووتکەدایە حرەکەی ئازادی بەوە دەکرێت گۆڕانکاری لە سیستەم بکرێ ئەگەنە هەموو ئەوانەی کە حزوریان هەیە لە خەبات و کاروساڵاشی دابنیشن زیریت کە دەست پێ دەکە وەک حرەکەی کوردایەتی چەند جار شۆڕش ئاش بەتاڵی پێکرا و چیمیایی لێدرا حرەکەکە ڕانەوەستا دەژێتەوە وەکو فریس بۆیە ئەو بۆ شتانە بەوە ناکرێتن بەهەرحاڵ هەرویستم ئەوە بڵێم لووتکەی گەلحۆیەتیە وە تشتان لە دەست دێ لەو ئەوروپای تەخسیری مەکەن بەڵام دڵنیا بن قۆناق و سەردە و سەردەمی ئێمەیە ئێوە ئاوا دەبی وەکو مشک لە کونەکان بە دزی سەردەر بکەن ئێمەین بە ئازادانە دەسوڕێن لەبەرەوەی ئێمە خاوەن مەبدە و حەقانیەتین ئێوەن دەبی بەرەو دادگاکان بڕۆن لەبەرەوەی تاوان دەکەن و دەشببینین چۆن بەرەو دادگاکانتان ڕادەچێشین ئەوە ئێمەین دەبین شکایەت کرد لێتان ئێمەین دەتوانین لە زیندانەکانتان لە ئەوروپا بکەین لە کوردستان هەر لە کوردستانیش ئەو مافەی کۆنتان نەمایە کاتە چ خۆش